سڵاو بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان من ناوم زێبار فەیسەڵە لە بەشی ڕاگەیاندن مەرحەلە سێمە ئەمڕۆکە باس لە دوو تەوەری زۆر گرنگ دەکەین کەرتی تایبەت و کەرتی گشتی ئێستا زۆربەی گەنجەکانمان بە چاویان لە دەستی حکوومەتە کە لە کەرتی گشتی کار بکەن بەڵام لە هەمان کاتدا هەلی کار زۆر زیاتر هەیە لە کەرتی تایبەت ئێمە دەبێت چۆن وا بکەین کە حکوومەت ئیشی بێ ئێمە بێتن کارەکانی خۆمان چۆن وا بکەین حکوومەت بە دوامادا بنێرین بۆی ئیش بکەین ئێستا باس لەو بابەتە دەکەین لەگەڵ چەند هاوڕێکی خۆشەویستم باس لەسەر شتە دەکەین بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. بەخێر بی بوو بەرنامەی سەکۆی گەنجان ناوم دەعەس سەعاد لە قۆناغی سیەم دوێتی خانەقین خۆشحاڵ بین بوو هەولێر ئەو بەرنامەیە قسەی کرد لەسەر کو گەنجان احتیمال لەسەر خۆیان بکەن بۆ ئێشکردن. من نارکان نەزەتم بەخێر بێم و بەرنامەی سەکۆی گەنجان قوتابیم لە بەشی میدیا لە قۆناغی سێمم ئەمڕۆ باز لە بڕوانامەی گەنجان و هەروە دۆزینەوەی هەلی کار دەکەین. بەخێر بێن لە پرۆگرامی سەکۆی گەنجان من زینەب عەباسم قۆناغی سێم لە بەشی ڕاگەیاندنم ئەمڕۆ باسی گەنج و بازار ئیشکردن دەکەین دووبارە بەخێر بێن. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان من قوتابی ڕێوار حەمالی قوتابی بەشی ڕاگەیاندن هەولێر ئەمڕۆ لەگەڵ هاوڕێکانمە ئەمانێت شڵخینە سەر چەند باس و تەوەرێک ئەو قوتابیانی کەوا دێم بۆ زانکۆ و لەگەڵ ئیشکردنیان و لەگەڵ خوێندنەکەیان چۆن بتوانن ئەو قۆناغە تێپەڕێنن. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. بەخێر بێن برادەران جارشکەش لە بەرنامەی سەکۆی گەنجان گەڕاینەوە وڵاتان پێم خۆش ئەمڕۆکەش لە سەرەتای زانکۆ دەستپێکردنی خوێندنەکەمان گفتوگۆیەکی گەرم لەسەر گەنجان بکەین و سەبارەت بە خوێندن و ئیشکردنی گەنجان جا پێم خۆشە لە بینی خۆمان کەسێک وەرگرین وەکو پێشکەشکارە قسەمان لە بۆ بکات و پرسیارەکان بکاتە و گفتوگۆکەمان گەرمتر بێ ئەوە چێتان پێ باشە؟ کاکەرەکان ئەزمونێکی هەیە و ئیشەکانی بینیوە و یۆدان پێشکەش کاکەرەکانم پێ زۆر باشە کەسێکی لێ هاتووە و پێم خۆشە جاش حەزەکەم ڕای کاکەرەکانیش وەرگرم زانستەرێ. زۆر سپاس برادران دووبارە بەخێر بینەوە بەرنامەی سەکۆی گەنجان هیوادارم بەرنامەیەکی جوان و مناقشەیەکی خۆش پێکەوە پێشکەشکەین و پرسیارێکم ئەوەیە بەگشتی وەکە زانین سرەتای دەستپێکردنی زانکۆکان لە کوردستان ڕێژەیەکی زۆر لە قوتابی وەردەگیرێتن بەڵام پرسیاری من ئەوەیە بەڕای ئێوە تەنها خوێندن یاخود تەنها شەهادە گەنجەکانمان بەسە بۆ ئەوەی لە داهاتوو ئیشی لەسەر بکەن یاخود بتە مایەی داهات بۆیان یاخود بەڕای ئێوە گەنج پەرە بەخۆی بدا بەهرەی چییە فکرەی چییە ئیش لەسەر خۆی بکە ڕای ئێوە لەسەر ئەم بابەتە چییە؟ دەستخۆشکە بۆ پرسیارەکە بەڕای من هەر قوتابیەکەوە دەستپێکی خوێندنی لە ناوەندیەوە بۆ ئامادەی دوایەوە هاتنی بۆ زانکۆ ئەوە لە خۆیدا ئەزمونێک و کارێکی گرینگە بەڵام بەڕای من یڵانی بەڕای من شەهادە ئەوە نییە بڵێ وڵاهی من بتوانم بۆ شادەی خۆم کارێک بدۆزمەوە یان ئیشێکی پێ بکەم خەڵکی وا هەیە و یان قوتابی وا هەیە ئێستا خاوەن بزنسێکی خۆیەتی بەڵام لە هەمان کاتدا شادەی نییە بەڵام هی وا هەیە ئەوەی کەوا خاوەن شەهادە بڕۆنامەی لە کەسە ئیش دەکات بەڵام بەڕای من پێوەەر نییە ینی بڵێ نا زۆر جارشەو کەسە بێن لە بەشێک دەخوێنیان کە تەواو دەکاتن کە ئەوی شەی دەکاتن خۆ شەرت نییە لە لەو بەشێک کە تەواوی کە دە ئیش لەسەرەوە شتێ بکاتن خۆشتە مەرز نییە لەوانەیە کابرا لێ هاتوو شتێشتری هەبێتن لە بەشێشترە خوێنە شتێشترە خۆ پێویست ناکەی لەو کەسە لەو فڵان بەشە کە تەواوکە ئیلا لەو بەشەش ئیشکاتەوە شتیوان نییە ئێستا زۆر کەسشمان لە ناو هەیە برێن زۆر زەخ دەکەنە سەکەرتی گشتی بەسەوە بەڕای من زۆر غەڵەتە یوا هەیە دانیشتووە لە ماڵی گەنجێک دانیشتووە بۆ ئیش ناکەی خلاص بووم وەڵام نیش ناکەم چاوەڕم تا حکومەت دامەزی گشتی چییە؟ یعنی کارتی گشتی چۆن؟ یعنی حکومەت کار دانیشتووە لە ماڵی چۆن گەنجەکانمان زیاتر تەرکیزیان لەسەر کارتی گشتیە مەقصدت لەوەی زۆر چایان لە دەستی حکومەتە دامە تەواو دەکەت زانکۆ لە ماڵی دانیشتە بۆ ئیش ناکە وڵات چاوەڕێم تا حکومەت دامەمەزرێ نا کارتی تایبەت هەیە ئیشی سەربەخۆ هەیە خۆی لاوە نییە حکومەت دانت مەزرێنیت و شتوانێ لەوانێت خۆ لە شتێشکە ببینەوە لەو کاتە پەرە بە خۆت بێ سەبر دەتوانێت پێش بچیە پێش ئەو کاتە حکومەتیشی بە تو بێت نەکات و لە ئێستاوە خۆت بکەیتە بندەستی حکومەت تێدەگەی هەتا کرد تایبەتەوە و ئیشتکە هەیە و بزنسی سەر بە خۆت هەیە بەڕای منش قسەکەی ڕاستە یعنی ئێستا
نمونەمان زۆرە گەنج زۆرە ئێستا زۆر گەنجەیە شەهادەی هەیە شادەی خۆی تەواو کردیا بەس لە پاش شەهادەکە ئیشی تایبەتی خۆی هەیە ئیش دەکا زۆر جاریشەیە گەنج لە کاتی خوێندنەکەی شەرتنە ئیلا زانکۆ بێ لە قوتابخانە یاخود لە هەر شوێنێکی تر لە قوتابخان لە زانکۆی لە پاڵ خوێندنەکەی ئیش دەکاتن یعنی مەرزنە ئیلا زانکۆی تەواو کرد بە شەهادەی هەبێ اینجا ئیش بکە نەخێر ئێستا زۆر کەسەیە لە قوتابخانەیە بەڵام ئیشی خۆی هەیە ئیشی تایبەت بە خۆی هەیە و ئیش زۆرە بیزنسە دوکانە نمونەمان زۆرە یعنی شەرت نییە ئیلا شەهادە بیتن نازام ئێوە سەرای قسەکان ئەمەژۆم پێدا یعنی تۆ ئەگەر بتوانی خۆت دروستکەی ئەبێ بڕات بە خۆت هەبێ خاڵێکی جەوهری ئەوەیە گەنجکەوە هاتە زانکۆ بی لەو بکاتەوەکەوە ئەو پسپۆڕی چیەکەوە لی دەخوێنێ جاروایە لە بەشێکی دارایی ئەخوێنیان لە بەشێکی بزنزیان لە بەشێکی تەندروستیە هەوڵ بدا کە دوای لە فراغی دەوامەکەی لە شوێنێک ئیش بکە لە شوێنێک بە خۆبەخشیش بکە ینی خۆبەخشی بڕبڕی پشتی ئەو کەسەیەکەوە بتوانێت خۆی دروست بکات قسەکەی ڕاستێسە زۆر کەسەیە بە خۆبەخشیش دەکا قەزمان لە خۆبەخشی چییە ئەو خۆبەخشە بۆ چییە خۆبەخشی بەڕای من شتێکی باشە بۆی خۆت پێ بگەینی بۆەوەی فێربی بۆ ئەوەی ببتە فکرێک بۆت ئێستا زۆر کەسێ زۆر تەسی لە برێن لەسەر چ دەکاتن تەماشا دەکە شەهادەدار زۆر کەسێ خوێندەواری نییە پارەی لە بەدەستێ بزنسە دەکاتن زانکۆیەکی دادەنێت ڕاستە برای من کاک زیبار قسەت بڕین برای من هەموو کەس دەتوانی ئیشی خۆی بکە یعنی ئەگەر خۆی ئەنجامی هەیە دەتوانی خۆی ئیشی خۆی بکێ بی تەشجیعی کەس یان فکر بکێ زانکۆی تەواو بکێ و کاتی دەوێ ئەوانە ئێستا تو لەگەڵ خوێندنەکەت ئیش دەکەیت بەڵێ من ئیشی دەکەم بەس بە بەردەوام ناکەم لەبەر ئیمتیحان دەوام مێم ڕێگر نییە لە پەنا خوێندنەکەشە دەتانی ئەنجامم هەیە تەواو یان لە شتێشکە خۆ دەبینی و هەر لەو بواری خۆت نییە کە ئێستا دەخین بەس توانە ئیشکردن شەرتە زۆر کەسێ فکری بەسەر شەهادەیە توانە ئیشکردن باشە بە خۆت هەوڵ بدەیت شەرت نییە تەزجیع بکری ئەسنە ڕەخنە بەم شتێکی باشە ڕەخنەت لێ بگرن نا خوێندنەکەت بکە زۆر کەسای دەرێنە ئەتو ئێستا پێویستە خوێندنت بکەیت جارە پێویست بە ئیشکردن نییە جارە پێویست بە شەهادە نییە بەڕای من ئەوە باشە ئەگەر کەسەکە تۆزێک تێگەشتی بێ زانا بێ ئەوە دەکاتە ئەنجام دەکاتە هەدەف ئەم قسانە وەردەگرێت بەڵام ئیش دەکاتن ئیش دەکا خوێندنی خۆشی دەکا مەبەستی من ئەوە نییە لەبەر ئیشەکە خوێندنەکەی بەجێبێرە خوێندنەکەی لەبیرکە یانشتە بە خوێندنەکەی ئیشەکەی لەبیرکە نە هەردووک بە ئەندازە هەندووک بە ئەندازە ئەوەی وەرگرا ئەوەش وەرگرا هەردووچی بکە هەدەف هەردووچی پێکەوە ڕەپتکە دەتوانێت شتێکی جوان دروستکە دەتوانانی خۆت پێ بگەینی دەتوانێت ئایندەی خۆت پێ بگەینی ئەزە بە هەر شێوەیەک بێت لە هەر بوارێک بێتن گرنگ ئەوەیە بەهرەت چییە لەناو خۆتدا شتێک دەدۆزیەوە چ شتێک لە ناوتو بوونی هەیە ئیش لەسەر ئەمە بکەیت دەبی گەنج اعتیماد ناکرد لەسەر باوک و دایک و دەڵم بانگ و مۆیعی باش دەبی بەخۆی هەوڵ بدەیت حتا ئیش بکات حتا لە ئێستاوە فێر ئیش بکات دوایە بۆچی کاتی جامعەتەوە دەکە دەڵێت ئیش نییە یا حکوومەت تەعیینمان نەکرد بەخۆی هەوڵ نەدا لۆ خۆی دەبی خۆی گەشە سەندیل لۆ خۆی بکات قسەکانی جەنابەت دووشت لێرە هەیە دایک و باپ هەیە منداڵی خۆی پێ دەگەینی هەوڵی لە بۆ دەدا دایک و باپ هەیە بەس گرنگی بە خوێندن دەدا لێ ناگەڕێ مندار ئیش بکە بەڕای ئێوە کامە باشترە کامە لە ئەمە دوو پرسیارە بۆ هەمووتان بەڕای ئێوە دایک و باپ ڕێگری بکە لە منداڵەکانی بەس بخوێنی یاخود پەرە بە منداڵەکانی بدا هەم بخوێنی هەم ئیشیش بکە یان بزنسی خۆی بەڕای ئێوە پرسیارەکە گشتیە کامەتان پێ باشە بەڕای من هەر دەتوانی بخینی و ئیشیش بکە ئەگەر ئیشی حڕ بکە ئەگەر ئیشی لە مۆڵی بکە لە هەر تشتێک ڕایدان خوێندنەکە دەور دەبینیتم بەسکە کاب نابێت لەوە بەسترێتەوە کە بەس خوێندنەکەی بکە ئەوە خوێندنەکەی خلاص کرد دانە مەزراستەکە دەبی فەراخێک ببینی تۆ لە ئیشکردنی خۆی شەرت نیە لە خوێندنەی بکاتە باشە کاک زێبار دایک و باپ هەیە بە خۆشتان ئەکیدم بینیتانە نمونەشمان زۆرە وەزعی مادی باشە ئۆکەی وەزعی مادی دایک و باوکە زۆر باشە دەڵێ من وەزعم باشە مندارەکانم لە باشترین مەکتەبە لە باشترین لێ ناگەڕێم ئیش بکە شتەکەی تو تایبە برێمە باز لە عامی گەنجی دەکەین گەنجەیە پێویستی پێ نییە ئێستا ئەو پێویستی بەو شتە نییە بەس خوێندنەکەی دەرێ بەس خوێندنەکەم لە بۆ بکە ئەو گەنجە پێویستی پێ نییە بەس گەنجەشکەیە لە چینەشکەیە فەقیرە ینی لە چینی خوارەیە ئەو پێویستی بەو شتەیە ینی هەردوو لایانی بکە ناچارە بەس هەیە ناچار نیە لە خۆی بەس خوێندنەکەی دەکات جوانە شادەکەی وەرگری و تەواو بەڕای جەنابەت زۆر کەس نییە چاو لەو کەسە بکە ئێستا نمونە دایک و باپ پێم وتی هەیە دەرێ من وەزعم باشە منداڵەکەم بە شەهادەکەی بێ بەسە بەڕای تو کە چاولی ناکە گەنج چاولی دەکات ناتان چاو لێ بکەم یعنی چاولێکەری ئێستا لە کۆمەڵگای ئێمەتە بۆ دیاردە بۆتە چاولێکەری بۆتە دیاردا
یعنی ئێمە شەر نییە لە بەس بڵێن لە خێنەکەمان چاو بکەین لە فڵان کەس لە فڵان کەس سێری دەکەین لە ئیشکردن ئەو کابرایان ئەو قوتابیەکەوە باوکی داهاتێکی هەیە هاوکاریەکە سیاری بۆ کڕیوە خزمەتگوزاری بۆ داناوە بەڵام کەسێکەوە ئەوەی نییە ئەنی چاو لەواکە چۆن بە نزیکترین کات خۆی بگەێنێ بۆ شوێنە باوەک دایک پێویستە من مالیە ناڵێم معنەویان لە پشتی مناڵەکەی بێت لە پشتی کوڕەکەی بێت لە پشتی کچەکەی بێ بۆی دروستی بکە کاتە ناو ناوەندەکانی خوێندن بە تاقەیەک وریەکی بەهێزەوە بتوانێت لەو بوارەیەتی بخوێنێت کاغڕێبارەوە باسەگەلەوەی ناکەین داکو بابە باز لە گەنجی دەکەن ئێستا گەنج هەیە لەمانیان باس لە ئیشکردنی کەرتی گشتی و تایبەت و شتێ دەکەی وایە بێ ئیشە و بێ ئیش نییە باز لەوە دەکەن بۆ لەسەر دایک و باب نییە وە برێتن وڵای تو ئیش بکەیان ئیشمەکە پەیوەندی بۆەوە نییە بەس ئێستا کە برێن وایە لە پەنە شادەکە لەوانێت خینەکەی خۆت دەکەی و ئیش خۆشت دەکەی هیچ ڕێگر نییە لە بۆ تو ینی هەردوو لایانی دەکەی ئیلا بەلایەنەکەەوە ئەوە نی برێ وڵی ئیش ناکەم دایک و باوک تەثیرین هەیە لەسەر منداڵ دەبی هاندانیان بکات بۆ ئیش و کار لەسەر منداڵی احتیمادیان وەبانیان بکات ناڵێ ئەم پارەم هەیە ئەم باشە ئیش نەکەی نابی چکە لە دەبی لە ئیستاوە خۆی هەڵ بدات لەو ئیش و کار بالضبط کاتی ئەوها دەکەن باب و دایک ئەو منداڵە فقەی بەخۆی دەبی لی تەمەنە دەتوانی ئیشی خۆی بکە یعنی کاتی زانکۆ تەواو دەکێ یعنی زەغت لەسەری نابی زێنەکەم بەدل لەوەیکەوە ئێمە هەر بڵێن دایک و باوک و زانکۆ ئەم شتان ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەیەکمان هەیە بەناوی فەرمانگەی ڕێکخراوە بەخێر بێ دەست خۆش ئەزیەتمان دای مەمنونم دەست خۆش زۆر سپاس دەست خۆش ئەزیەتمان دەست خۆش برێن دەست خۆش سپاس وەڵێ کاکڕێبە فەرمانگەیەکمان هەیە بەناوی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکان ئەم فەرمانگەیە کاری چییە ینی پاڵپشتی تەواوی گەنجانە پاڵپشتی تەواوی قوتابیانە لە ڕێگای ئەو کۆڕ و سیمینار و خولانێکەوە دەیکاتەوە بۆ قوتابی ئێمە قوتابی کەوا دوای دەوام فەراقێکی هەیە دەتوانێت بەژاری ئەو سیمینار و خولانە بکات بۆەوەی ئەو تاقەی هەیە ئەو زێ هەیە وەری بگرێت لە وشێکەوە دەکرێت یعنی ئێمە ڕێکخراوێکی کۆمەڵی ڕێکخراوێکی زۆرمان هەیە ئێمە ڕێکخراویمان هەیە هاوکاری ئەو قوتابیانە دەکاکەوە دەخوێنن مادی معنی لە پشتیانە ڕاستە حکوومەت زۆر پاپشتی گەنجی کردیە بەس ئیلان نییەوە برێنیانی لەلایەنی حکوومەت و بەس کەرتی تایبەتمان هەیە بەس دەبی حکوومەتش یەک شت هەیە ینی پژگیری سەد و کۆمپانیایەک نەکلا بەلا بێت و بێ بەڵێن نامەیان بێ هیچ شتێک بێتە ئێرانە بەس کۆمپانیا گەورە گەورە هەیە و کەرتی تایبەت هەیە و کەسێکی زۆریشمان هەیە ئێستا ینی گەنجی وا هەیە ئێستا بڵێ لە حکوومەت دامەزنە دەرێ نایکەم هەتا کەرتی تایبەت هەبی لەوێن دەرە ئیش دەکاتن ئەین پێویستی بەوە نیە ینی چاوەڕێکەی لە حکوومەت دایمەزرێتن ئەو شتە زۆر غەڵەتە یانی ئێستا گەنجی ئێستا زۆربەی هەرە زۆری تەسیری کرد ینی زەخت دەکاتەوە سەرەوەی وەڵای حکوومەت دامەزرێنی ینی خۆم شتەکەوە نییە شتێکی تر ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر دەرگای دامەزرانی داخستێ بەڵام دەرگای تری کردوێتەوە بۆ گەنجان ئەو دەرگایەکەوە زۆر گرینگە ئەوەشە پێدانی قەرزی بچووک بەڵێ پێدانی قەرزی بچووک بۆ قوتابیانی کەوە لە کاتی خوێندنیشیان لە دوای خوێندنیش بتوانن سوودی لێوەربگرن ئێوە زۆر جوان یعنی تکابەوە ئارەزویەکی هەیە بەڕای من دەستی ئەفکاکڕێبان بەڕای من ئێستا هەر بەهرەیەک لە خۆتدا بدۆزیەوە ئێستا ئیمکانیار زۆرە ئێستا تەکنەلۆژیا هەموو شتێک بە پێشکەتیە هەر شتێک بتەوێ دەتوانانی فێربی مەقسەدم چییە مەبەستم لەو شتە چییە ئێستا خوڵ هەیە کاکڕێوار باسی کرد خوڵ هەیە ئێستا مەسەن ئێمە من بەهرەیەکم هەیە هەوڵ دەم خۆم پێ بگەینم لە موبایلبی یاخود دەورەبی یاخود خوڵبی ئەو شتانە زۆرە ئێمە دەتوانین بڕۆین بە پارەیەکی کەم بەڵام دەبێ هەوڵی بۆ بدەیت لەو خوڵە بەشدار دەبی چ بۆ ئافرەتان چ بۆ پیاوان هەیە خوڵ زۆرە سەرتاشیە مەسەن خەیاتیە ئێستا خوڵ زۆرە ئەمە دوو نمونەی بەسیط بوو دوایش کاکڕێوار باسی لەوەش کرد کە حکوومەت قەرزی بچووکت پێدەدا بۆی بتوانانی خۆت پێ بگەینی بابساک لە زەینەب خان بکەین زەینەب خان جەنابوت وەکو خۆت بێزگە لە خوێندنت هیچ کارێک دەکەی هیچ ئیشێک دەکەی بەڵێ ئیشم کردیە ئیستش ئیش دەکەم ئیشم کردیە بێژگە خوێندن لە ناو زانکۆی خۆم بەشداریم کردیە لە پرۆگرام لە فستیڤاڵی ئیشم کردیە لەگەڵ دەعەتخان پێکەوە لە رادیۆ منیش ئیشی خۆم بە تایبەتم کردیە ئیشی خۆم کردیە بە ریکلامی دەکەم کاتم هەیە لە زانکۆ یعنی ڕیکلامەکەت کۆ یعنی دیست داهاتەکی هەیە ڕیکلامەکەت کو یعنی ینی لایانی مادی ئیشکردنەکە بە خۆت بیتن ڕکلام نۆ چ دەکەی زیاتر ها ریکلام وەڵە لەو زێر و ئەڵماس دەکەم زیاتر یعنی ئیشێک بە تایبەت باش براندێک باش هەندێک کەس ناتوانانی یعنی
بڵێ من ئیشی ریکلامی دەکەم تشتێک اعتیادی بکە با ئینسان ریکلامی بکات تشتی جوانی بکە ریکلام لەوە براندی و کۆمپانی باشی بکە ڕاستە ڕاستە منش تجربەم هەیە لەگەڵ زەینەب خان تجربەم هەیە ڕێکلامان کردێ لەسەر سەیارە براند بووە اینجا لێرکانش تجربان هەیە لەسەر ئیداعە و تلفزیۆن بەرنامج تلفزیۆنی مانش هەیە بۆ تەقدیم دەبی کاتەگە سوود لێوە بگرین هەیە زۆر گەنج ئەو کاتە سۆد وەرناگری لەسەر موبایل یا لەسەر کافتریا نە ئەو فەراغە هەیە ئیش بکەت هەڵ بدەت گەشە سەندین زۆر هەیە دەورات هەیە بەبێ دارایی لەو کەسە پارەی نییە دەتوانی خۆی تەطویر بکەت بەرنامەج بەرمەجە یا کۆمپیوتەر یا فێرکردن لانگوێج ئێستا دەوام کردیە 6 مانگ لەسەر لغە ئینگلیزی بە دەرەجەی گودش دەبی خۆم تەطویر بکەم لە ئێستاوە دعت خان ئێستا ئاسانە ئیش وەک مێژە و نییە یعنی ئێستا دەتوانیت لە ئینتەرنێت لە هەموو شتێک فیر دەبیت لە یوتیوب خۆت ئامادار دەکەیت بەڕێی خۆم دەورە باشترە چونکە زیاتر فۆکس دەکەیت لەسەر ئەو شتە ئەتوو حەزت لێ بوو مثلەن لغە ئینگلیزی ئەساسە ئەن بەڕێی خۆم یا بە پرۆگرامی بەرمەجە یا هەموو شتێک ئەتوو حەزت لێیە دەبی خۆت تەطویر بکەیت ڕاستە هەندێک کەس فرسەیش لۆ خۆی دێ لەسەر پرۆگرام کاتی ئەگەر حس ئەکاونتت یعنی پابلیک دەبی فرسەی ئیشی لۆ خۆت دێ لە ناو ئەکاونتی خۆت وانە؟ لە پاڵکردنەکەەوە فەرقێکت هەبێ بتوانین فێری زمانی ئینگلیزی بین زمانی ئینگلیزی هەر بێزگە زمانی ئینگلیزی بێ عەربی بێ هەر زمانێکتر بێ ئەمە گرینگە لەبەوەی تۆ بۆ CV خۆت بۆ داهاتوو ئەگەر بتوانین لە کەتی تایبەت ئیش بکەی خەڵێکی جەوهەریە ینی زۆربوونی زمانەکە مەسەد ئینگلیزی عەربی چیە لە سیڤەکە ئاماژەی پێکەی ئەو کۆمپانیا ئەو شەریکەیە زمانەکان ڕاستە کردی تایبەت پێویستی زۆر ببێ ینی یەکەم شت کە لێ دەپرسی زمانەکانە ئینگلیزی عەربی ئەوجا کوردی یعنی دەبێت ئەو زمانانە هەر بزانیتن ئەگەر ناوە پێشش سیڤەکە ئەو زمانەکانە کە پرسیارە لێ دەکات زە تەجروبە ئیشەکە لێ دەکاتن لەبەر ئەوەیش نییە لەبەر CV هەر زمانێک ئینسانیگە ئەوە خۆشە لۆ تۆ کاتی سەفەر دەکەیت کاتی تێکەڵ دەبیت لەکەڵ خەڵکی و ئەوانە ئەدی کاکسی بابا بنەسەر جەنابەت جەنابی شتۆک و خۆت لە پاڵ خینەکەت زانکۆکەت هیچی شێک دەکەی کاری خۆتەیە بەڵێ من لە قاهمە لێندە ڕاهێنەرم هیچ وەختی ئەوەشی لێ نەگرتیمە برێم کوردیەکەم نەتانم خوێندنەکەم بکەم و هەم ئیش دەکەم هەم خوێندنەکەشم پێ دەکرێت هیچ ڕێ لێ نەگرتیم ئەی فەراخم دانایە لەو بینێ کە لەو کاتە بۆ شێهێتم لە ماڵێدانی شمیس نەکەم ئیش دەکەم کاکرێبوار جەنابەت من دوای خوێندن لە ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان کار دەکەم هەموو کات ئێمە وەک ئەو ڕێکخراوە پاڵپشتی قوتابیان بووینە هەم بۆ ئەو خولانێکەوە کردمانێتەوە خاستەن لە دەوروبەری هەولێر ئێمە سێ مانگی هاوین کە قوتابی لە ماڵ دەبێ خولی شیاویمان هەیە خولی ڕۆشنبیریمان هەیە زۆر خوڵمان هەیەکەوە ئێمە بۆ قوتابیانمان کردوتەوە من بێزگەوەکەوە لەو ڕێکخراوی یەکێتی قوتابیانی کوردستان کاردیرم لە کاری خۆبەخشی زیاتریشم کردووە لە ڕێکخراوەکانی تر شەر نییە بڵێم وڵاهی لە شوێنێک بڵام سابت بم بڵام من بە شانازیەوە هەر ڕێکخراوێک هەر شوێنێک پێویستی بە من بێ ڕۆیشتمە کاری خۆبەخشیەکەم بێ بەرامبەر بێت ئەدی تو کاکەکان ئەبزانم داعاتخامەهە با داخان بزانین هیچ ئیش دەکاتن دوای حەزم زیاتر بەڕێی خۆم لەسەر فۆکس لەسەر خوێندەواری حەزم لێ تەواو بکەم ماستەر ئەگەر دکتۆراش ئەوە باشترە لەو من بەس هیچ شێک دەکەی لەگە خینەکەت ئێستانە پێشان بەلی بەلی پێشان ئەوها ئیش کردن بەس ئێستانە ئەدی تو وڵای من بەخۆم ئەو ماوەیە هە لە زانکۆی خۆمان کای ڕێکلام کردووە و وە لە ستۆدیۆکەی خۆشمان ئیشم کردووە و وەبزانم بە خۆشتان ئاگادار بوون بە خۆشم ئیشم کردووە و بەس پرسیارەکەم لۆ کاکرێوار و کاک زێوای دروست بووە حەزت لێ وەکو حەز لە کەتی تایبەتیش ئیش بکە یعنی بێزگە لە خینەکە و بێزگە لەو ئیشەکە ئێستا دەیکەی هیچ ئیشێک تریش بکەی گەنج یەکشت لێرانە هەیە گەنج ئەگەر پرۆسی زەواجی نەکرد جارێک گەنجە ئەگە پرۆسی زەواجی نەکرد ئەتوانێت زۆر کار هەیە بیکە ینی بە شەو کار بکە بە ڕۆژ کار بکە بە شت هەیە بیکە بەڵام کاتێک کە تۆ زەواجت کرد ینی ئەو تاقە و زێت و زێک کەمە بێتەوە ڕاستە بە شانازیەوە من هەموو کارێک ئەتوانم بکەم و باشە داعاتخام بابێنە سەر جەنابەت ئێستا مەسەڵەن گەنج دەخوێنی ئیشیش دەکا بەس مەسەن لە حکومەت ئیش دەکا بەڕای تو گەنج توانای ئەوەی هەیە هەم بخوێنی هەم لە حکومەت ئیش بکە بەڵام ئیشی تایبەتی خۆشی هەبی گەنج ئەو توانای هەیە یان بەخۆت پێ باشە حەسە بتوانای حەسە فرسە
حسب إمكانيات أو مقصدم أجر مشروع تبي دبي إمكانيات شبي بەڕامنەوە پێ باش حکومە دەکێداگرێت سە شتانە بکەوانەی قەڵب کە بکات دامەزراون دەتوانێت. لە حکومە ڕێ نەدا ئیشتکە بکە بەڕای منەوە شتە باش نییە ئێستا حکومە دەبێت چاوە ساواندا بخشێنیتەوە کە کەسێک هەیە بنێت لە دامەزراوێکی حکومەت دامەزرای با ئیششکە نەکا سەر بخۆی ئەگە و دوو ئیش بکە لە هەمان کاتداوە ئیشی لە گەنجەکەم دەکاتەوە ئەنی ئێستا و فەراغی هەیە با گەنجەشکە ئیش بکات پێویست ناکە و دوو ئیش شەرت نییە ئێستاماوە یاساش جوان دەکرا بۆ ئەوەی معاش خۆر و شتانە نابی تەکسی باشوار آخر ئەم ئەوە ئۆکێ بەس ئەمە ئێوە زۆر باشە. ئەو قسەی جەناب بدەم پێش شەرت نییە بە ئەفکاکرێبە بەێ لەوانەیە ئەو داهاتێکی هەیەی لە حکومەتەوە بەشی نەکاتن بەشی خێزانەکەی نەکە ئیزبایی دەی بچێتنی شیرکە بکاتن هەتا بتوانێت بژ ڕاستە بژێ ژیانی خۆی بەڕێوە بە شەرنیە و داهاتی وەدەگێتن بەشی بکاتن نازانم بە فکری منەوە باشە ئێماگەر بگەڕینەوە پێش شەڕی داعش ینی حکوومەتی هەرێمی کوردستان لە باردۆخێکی زۆر گونجاوا بوو بەڵام میسای ئەو وەزەکەەوە ڕوویدا شەڕی داعش و پەیوەندەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا تۆ وەزەکە وەزە ناخۆش بوو ینی ئەو کاتێکەوە پێم پێش شەڕی داعش ئەو کاتە گەنج بڕوانامەیەکی هەبیان مەسەڵ ئیشێکی تر هەبێشی تەکسی ناکرد شی تەکسی لێگەڕێ بۆ خاوەنی خۆی بۆ کەسێکی تر بەڵام وەزەکە والی هەیە وەزەکە کە ناخۆش بوو بۆی خەڵک بەنابرە بەر دوو ئیش و سێ ئیش و ئەو شتانە وەک خۆتان دەزانن ئێستا دەستپێکی زانکۆیە و زانکۆەکان کراونەتەوە و ڕێژەیەکی زۆر قوتابی وەرژیراوە نەسیحەتتان بۆ کەسانە چییە بۆ کەسانێکی ئێستا هاتون بۆ زانکۆ نەسیحەتتان چییە لە بواری خوێندنەکە و واروە ئەو بەهرانەیەکە هەیتیان نەسیحەتی جەنابتان چییە؟ نصيحتي خۆم بەرەی خۆم با بچنە ئەو بەشە خۆیان حەزیان لێە چونکە ئەگەر دەچنە بەشی بە حەزیەکی دی ناتوانن بەردەوام بن یعنی بیزار دەبن شەهرەزا نابن ئەگەر بچنە بەشی حەزی خۆیان بوو زیرەک دەبن مەهارەیان دەبی بەهرهەمیان دەبی ئەوهایە گرنگ لێرە زەینەب خانم یعنی ئەو حەزوو ئارەزە بە دڵی ئێمە نییە یعنی ئێمە سیستەمێکمانەیە پێڵێن سیستەمی زانکۆلاین باشە قوتابی وا هەیە هەفتای هەیە نمرێکی باشی هەیە حەزی لە بەشێکی ترە بەڵام تۆ لەو سیستەمی زانکۆلایینە ئەو دەرەجە داخلی ئەو سیستەماکەی کە سیستەمەکە دێتەوە سێکی تۆ ئەو شتێکەوە تۆ داوات کردویان حەزی لێ تەسەوەری ناکەشمانەیە بێتە زانکۆی ئەهلیەکان لەو داهاتی زانکۆ ئەهلەکەی نەبێت بێت نەوی ناچارە لەو بەشەی خۆیان گرینگە کە تۆ هاتی بۆ زانکۆ بە ورە و بە زۆر جار قوتابی هەیە لەو بەشەی کە ناوی دێتەوە نازانیتن بەس کە تەواو دەستە ناخوێنەکە خلاص دەکاتن خۆی لەو بەشەی ڕادەبینیتەوە بەس یەکەم زە وەک حەزی لێ نەبوو بەس بەردەوام خیامن ئەو شتم هەیە لە بەر قوتابێککە ئەو بەشەی بەدڵی نیە ناوی لێ هاتەوە شتەکە بەدڵی نەبوو با بەردەوام بێت لەوانەیە نیە پاش ساڵێک دو ساڵ خۆشەویست لۆ بۆ خوێندنی خۆی بێتم دوایە ئیشی زیاتر دەبێت خۆی لەوەی خۆی دەبینیتەوە تێدەگەی مەسئلەی حەز نییە بە خۆت حەز دروست بکە مثلا ئەو بەشە تۆ حەز دەبی یەکە حەزی خۆتی دەبی لۆ دروستکەی بەلی دەبی اینجا خاستن لە زانکۆ لێرکانە دەبی فرسای هەیە زۆر خۆت گەشە سەندین بکە لەسەر ئەو بەشە تو دەخینی دەتوانی بەس هەموو شتێک بەدەستی خۆتە ساعتێکیش بۆ دایک و باوکان ئەو شتە زۆر باویشە وەبزان بە خۆشتان ئاگادارن دایک و باوکەیە زۆر زەق لە مناڵەکەی دەکا کە پۆلی شەش تەواو دەکا نەتیجەیەکی باشی ناوە بۆ نمونە دایک و باوکەیە زۆر زەق لە منداڵەکەی دەکا ئیلا دەی بچیا و قسمە ئەو بەشە ئەو بەشە ئەو بەشە بڕۆ بە دکتۆر مەسا میسالەم بڕۆ بە دکتۆر لەوانەیە مناڵەکە حەز بکات بڕۆ بەشێکی تر بەهرەی لەو هابێت دایک با دەبێ هەوڵدا بەهرەی مناڵەکەی خۆی بدۆزێتەوە بزانێ حەز و خولیای منداڵەکەی چییە اینجا بڕواتە ئەو بەشە نەک زەق لێ بکە ئێستا زۆر کەسەی وەبزانم بخۆشتن لەوانەیە هەستان پێکردی بیتن ئەو نمونەمان زۆرە دایک با منداڵی خۆی نارتە بەشێک بە حەزی دایک و باوکە ڕۆشتیە و هەروە سقوتی کردیە سەعبی کردیتەوە گەڕایتەوە نازانم بەڕای من شتێکی باشەکەوە دایک و با باز لەو فکرکردنەوە بێنن بزان حەز و خولیای منداڵەکە منیش نصیحەتم هەیە لەو باوک و دایک باواز بینن لە مقارنە کاتی منداڵی خۆت مقارنە بکەیت بەیەکی دی یعنی لە خزمی خۆدانیان برای خۆی نخۆش دەبی ئەو منداڵە بڵێ وەڵاوە لۆ نەوەتی هینا لۆ نا فەرق و زدایە نابی بکرێت بە هیچ نەوەک نابی بکرێتن بەڕای منەوە شتێک زۆر باشە وەڵا کاکرێ وارزە ناوت ڕات چییە دەست خۆشکاریەکان وڵایی بەنسبەت بێکاری یانگەک بێکار بیت و قوتابی مشکلەیە یعنی بێکاری زۆرش لە ناوە بات ئێمە بتوانین قوتابێکی تێگەیشت و پێگەیشت و دروست بکەین دەبێ لە پاڵ خوێندنەکەی دەستی کاری بۆ بڕخسێنین بۆ ئەوەی خۆی دروست بکات سپاس دەکەین باخسە کاکزێ باش وەرگرین بە کورتی شتەکەی وەردەگرین داوا لە هەم قوتابیان و گەنجان دەکەم دەچاویان لە دەستی حکومەت نەبێ
یعنی شتێک بە خۆت لە خۆت دروستکەلەوەی حکوومەت ئیشی بە تو بینەکە تو چاو لە دەستی حکوومەت بیان داوا دەکەم بە خۆت شتێک بکەی کە خۆت دروستکەی تێدەگەی چاوە لەو موچە و ئەوە نەبێت نزەش سەر بە خۆت دروستکەانی شتێکی وا بکەیت دیاربی ئەوەش لە دەست خۆت هەموو گەنجەکەش دەتوانانی بزانانی لە چ بوارە و چ بەهرەی شتێدایە لەسەرەوە بەردەوام بی لە بۆ هیچ شتێکی زەحمەت نییە و شتە بەڕای من دەست خۆشوە تا قسەی خۆشم هیوادارم گەز بتوانێت خۆی بدۆزێتەوە پەرە بە خۆی بدات چکە بێکاری مایە زۆر شتی خراپە زۆر شتی خراپی بەدوا دێتن هیوادارم بتوانێت خۆی بدۆزێتەوە هەمومان سەرکەوتو دەبین ئینشاءالله سەرکەوتن لەیەکشتان دەستان خۆش دەستان خۆش بی دەست خۆش زەینەب خان داعەت خان کاتەشی خۆش بوو